تورکیا ئەردۆغان دەیەوێت کورد لەگەڵ چەکەکانی بنێژێت. ماوەی چەند ڕۆژێکە شەڕڤانانی ڕۆژاوا بە بەرچاوی ئەنقەرە و دیمەشق چەکی قورسی سەیر و سەمەرە و درۆنی زیرەک بەکاردەهێنن. لەم ڕێگایەوە جیا لەوەی بە ئاسانی سەرکردە و فەرماندەکانی گروپە چەکدارەکانی سەر بە تورکیا تەفروتونا دەکەن بە یارمەتی ئەم چەکە پێشکەوتوانەی ئەمریکا و بەتایبەت درۆنە زیرەکەکان لە قۆناغی خۆلادان و بەرگریەوە چوونەتە قۆناغی پەلاماردان و هێرشکردن. ئەو ناوچانەی کە پێشتر و لەلایەن میلیشیەکانی سەر بە ئەنقەرەوە دەستیان بەسەرداگیرا بوو بە خێرایی ئازاد دەکەن و هەر لە درێژەی ئەم هەڵمەتانەی ئازادکردنەوەدا ئامادەکاری بۆ کۆنتڕۆڵکردنەوەی دوو شوێنی استراتیژی و گرنگ دەستی پێکردووە کە ئەوانیش گرێسپی و سەرێکانین و دوور نییە لەم ڕۆژانەدا بینەری هەڵکردنەوەی ئاڵای ڕۆژاوە لەم ناوچانە بین. پێدەچێت لە سووریای ئێستا و لەم خۆناغەدا تەنیا کورد خاوەنی ئەم چەشنە چەکە پێشکەوتووە بێت کە تەنانەت تورکیاش بێبەری بێت لەم چەکانە. هەر بۆیە ئەم حاڵەتە نوێیە و پڕچەکردنی شەڕبانانی ڕۆژاوا و بێبەری تورکیا هاوکات شکستی یەک لە دوای یەکی میلیشیەکانی سەر بە تورکیا شەقامی ئەم وڵاتەی تووشی شۆکێکی سەیر و سەمەرە کردووە. دەسەڵاتداران و سیاسیەکانی ئەنقەرە مەنگ و تووڕەن و تەنانەت فاشیەت و داژوەکانیش هەست دەکەن کەرامەتیان تێکشکاوە. بەگشتی جوڵە و بەهێزی هێزە کوردیەکان لە ڕۆژاوە گڕی لە تورکیا بەرزاوە و هاواریان لێ بەرز بۆتەوە. هەر بۆیە شەقامی تورکیا بە تێک ڕاخوازیاریەوەن سوپای وڵاتەکەیان گورزی خێرا و کشندە لە ڕۆژاوە و شەڕبانانی ڕۆژاوا بۆشێنێت و هەر ئەم حاڵەتەش وای کرد جیا لەوەی ئەردۆغان فەرمان بدات سوپا بە تۆپ و موشک بۆردومانی چڕوپڕی بەنداوی تشرین و گوندەکانی دەوروبەری حەلەب بکات. هاوکات خۆشی ناچار بوو لە دوایین لێدوانیدا کە لە بنەڕەتدا بەرزەکردار بوو لە بەرامبەر ئەم دۆخە نوێیەدا ڕایگەیاند کورد لە سووریا یان دەبێت چەکدا بنێت یان لەگەڵ چەکەکانیان جیان نێژین. بۆ باشتر تێگەیشتن لەم دۆخە نوێیە بیری خوێنەران، بینەران و بیسەرانی تیوار دێنینەوە کە پێشتر و لە راپۆرتێکی تایبەتی ژووری شیکاری تیواردا بە وردی باس لەوە کرا کە خەون و خولیای بەناوەندکردنی ئەنقەرە لە پرسی غاز و هەروەها ڕێڕەوی فاو ئەردۆغانی هەندا بیر لە ڕووخاندنی دەسەڵاتی ئەسەد بکاتەوە. لەم ڕۆژەوە وەک براوەی یەکەم دەرکەوت و خۆی نیشاندا، بەڵام لە ڕاستیدا ئەم دەرکەوتن و خۆنیشاندانانە کورتخایەنە. بەڵکو ئەوە تەلەبی بە دەکرێت وەک براوەی یەکەم سیر بکرێت و خوێندنەوەی بۆ بکرێت، چونکە لە ڕێگای ئەم پلانی تورکیاوە زەمینە بۆ سەرکەوتنی استراتیژیەکەی تەلەبیب ڕەخسا کە بریتیە لە لاوازکردن و بەراوێزخستنی وڵاتە زلهێزەکانی ناوچەکە و لەوانەش ئێران و تورکیا. ئەو کات باس لەوەش کرا ئەگەرچی سەرەتای ئەم استراتیژیە نوێی ئیسرائیل بە لاوازکردن و بەراوێزخستنی چاران و میلیشیەکانی دەستی پێکرد، بەڵام بە دڵنیاییەوە بە تورکیا ئەردۆغان درێژەی دەبێت کە واشنتۆنیش بە تەواوەتی پاڵپشتی دەکات. هەر بۆیە لە داهاتوویەکی نزیکدا دەبێت چاوەڕێیەوە بکرێت کە تورکیا ئەردۆغان لە براوەبوونیەوە شینی دۆڕان بگێڕێت. لەمڕۆوە نەک تەنیا چاوەڕوانی کۆتایی خەون و خولیای بەسەنتەربوونی وزەی تورکیا ئەردۆغان بکرێت، بەڵکو دەبێت چاوەڕێی لاوازکردن و ئەتککردنێکی سەیر و سەمەرەی ئەنقەرەش بکرێت. بۆیە با ڕەچاوکردنی سەرکەوتنە خێراکانی ڕۆژاوا و هاوکات پەرچەکرداری بە پەلەی ئەنقەرە و تووڕەبوونی شەقامی تورکیا پێدەچێت مەودای دەرکەوتنی تورکیا وەک براوەی یەکەم هەر فرەز و کۆتایی پێهات بێت. بۆیە دەکرێت بڵین جیا لەوەی مەحاڵە تورکیا ئەردۆغان بتوانێت کورد لەگەڵ چەکەکانی بنێژێت بگرە سەمیشە بەم ئاسانیە ئێش بە کورد بگرێت و جارێکی دیکە بتوانێت لە ڕۆژاوادا تەڕاتێن و دەست بە داگیرکاری بکات. گرنگتر لەوەش پێدەچێت ئەنقەرە لە پەیامی ئەمریکا و بەتایبەت ئیسرائیل تێگەیشت بێت، بۆیە لە پاڵ هەڕەشە و بردومانی چڕوپڕی بەنداوی تشرین لە ژێریشەوە شاندێکی دەم پارتی بۆ سەردانی ئیمراڵی ڕەوانە دەکات بۆ ئەوەی بتوانێت لە ڕێگای ئیمراڵیەوە ئەم پێش بە شکۆشکاندنەوەی ئەنقەرە لەلایەن شەڕبانانەوە بگرێت، هەمیش خەون و خولیای بەناوەندکردنی ئەنقەرەی لە پرسی غازدا لە کیس نەچێت. کۆی ئەم ئاماژانە پێمان دەڵێن ئەستەمە بەم ئاسانیە و بەم زوانە تورکیا ئەردۆغان بگاتە کەمترین خەون و خولیای خۆی، چونکە لە ئێستادا ئیتر جیهانی ڕۆژاوا و بەتایبەت ئیسرائیل بەباشی لە تورکیا ئەردۆغان و مەبەستە مەترسیدارەکانی ئەم وڵاتە تێگەیشتووە. بۆیە نەک تەنیا حەزیان بە کەمترین قەبەبوون و دەرکەوتنی تورکیا و خەونەکانی ئەم وڵاتە نییە، بگرە زۆریش دژایەتی دەکەن و ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لە بەرامبەری دەوەستنەوە. هەر بۆیە پڕچەکبوون و پڕچەکردنی شەڕبانانی ڕۆژاوا لە بەرامبەر میلیشیەکانی سەر بە تورکیا دەکرێت خوێندنەوەی جدی بۆ بکرێت.
کەواتە جگە لەوەی مەحاڵی تر ئەردۆغان بتوانێت کورد لەگەڵ چەکەکانی بنێژێت بەڵکو پێدەچێتەوە کورد بێت کە بتوانێت خەونەکانی تورکیا ئەردۆغان بۆ هەمیشە لە خاک